کۆلێژی پەروەردەی بنەڕەت بەشی زانستە کۆمەڵایەتیەکان یاخود کۆمەڵایەتی بە پارالێل ئێواران زانکۆڵاین چەندی وەرگرتووە. سڵاوتان لێبێ ئەزیزانم، من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ باسکردنی کۆلێژی پەروەردەی بنەڕەت بەشی زانستە کۆمەڵایەتیەکان یاخود کۆمەڵایەتی بۆ ئەوەی بزانین بە زانکۆڵاین پارالێل ئێواران بۆ ساڵی خوێندنی 2021-22 چەندی وەرگرتووە. ئێوەش دەتوانن ئەو کۆنەمرانە وەکو بەرچاوڕوونیەک وەکو بناغەیەک بەکاری بێنن بۆ ئەوەی کە بتوانن بەکاری بێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. و ئەمێ ئەوەشتان پێ بڵێم کە دەرچوانی ئەم کۆلێژەیان ئەم بەشی زانستە کۆمەڵایەتیەکان یاخود کۆمەڵایەتی ئەبنە مامۆستای پۆلی یەکی بنەڕەتی تا پۆلی نوۆی بنەڕەتی. ئێوەش بۆی سوود لە ڤیدیۆکانمان ببینن و سوود لە کۆنەمرەکان ببینن، بینەری ڤیدیۆکەمان بن تا کۆتایی. لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵی ئاسوی زانکۆ لە یاد مەکەن. هەروەها لە ئەنستاگرامیش بە هەمان ناونیشان ئێمە لە خزمەتتانە بۆ ئەوەی ئێمە بتوانین زیاتر خزمەتتان کەین. فۆڵۆمان بکەن لە ئەنستاگرام و کەناڵەکەمان شێرکەن بۆ هاوڕێکانتان بۆ ئەوەی ئەوانیش سوودمەند بن. هیوامان سەرکەوتنتانە.